نابێت بەخستنیم دیمەنە تاوە نییە. لەوانەیە دیمەنی دوای ئەو بێت با بزانین چۆنە بێ. میلاک بوو ئیتر ناتوانم. ناتوانم. معقول نییە. فیلمێک ئەو هەموو ئەکتەر و کادر هونەری تیا بێت. ئەبێ چێ بێشتر لەسەر سیناریۆکە بزانێ. زریان بەسە ئەم فیلمە هیلاکی کردین. مەحاڵە واز لەو فیلمە بێنم. ئەی فیلمەکەت ئەی ژیانت. ژیانم؟ فیلمەکەم چۆن نەتوانم لە فیلمێکە ئیش بکەم و بژیم کە ڕابردوو ئەشکەوتێکی تاریک بێت. یاسین پێم ناڵێ ئەم هەموو خەوە چییە؟ کوڕم هەسە لە مزگەوت دواکەوتی. یاسین ئۆف خوایە بەدەستەوە چۆن گیرم خواردووە. دایکە لێی گەڕێت چیتەوە؟ کچم چۆن لێی گەڕێم؟ ئەکێ لە مزگەوت بانگ بات؟ یاسین ئۆف خوایە ڕۆڵە یاسین ڕۆڵە زوخاوم هەڵیە نابەدەستەوە. دە هەستە کوڕم هەستا ئەم هەموو خەوە کرد بە چی ڕۆڵە؟ دایکە دەوازی لێبێنە چیتەوە لێی؟ کچم چۆن؟ ئەکێ لە مزگەوت بانگ بات؟ دوای 5 دقەیتر نوێژی نیۆڕۆیە دوای فریای بانگان ناکەوێ کچم. یا الله یا ڕەسوول الله ئەوە چی بوو کوڕم؟ استغفر الله جهنم بینی سور بو سور. استغفر الله جهنم بینی سور بو سور. أعوذ بالله من الشيطان الرجيم. استغفر الله جهنم بینی جهنم سور بو سور. حافظ دێ نوێژی نیوەڕۆ ئەمڕۆ لە بازار تەسویرەکەی. ئەی ئەم نەکان مەترسە دەبریەکەی. ڕێزان سیر کە بە قوربان ئەو کاتی کە سەیری لاڤاکەی ئەبێت چێژی ئەوین هەمووی لە چاو تا دیار بێت. پێویست چاومان لێ بکەی کە سەیر دەکەین هەمومان هەز بە جوانی چاو بکەین. تێمەگەیت لەوەرە پێشەوە گوێم لێ بگرە. ڕێزان بە قوربان پێویستە چێژی ئەوین لە چاوەکان تا دیار بێت. پێویستە ئەو کاتی کە سەیری لاڤاکەی دووا لە هەر هەمومان بکەین کە حەز لە چاو بکەیت. تێمەگەی پێویستە چاوە لە چاوی هەموو کچەکانی دنیا جوانتر بێت. تێمەگەی ناتوانم یعنی چی؟ ناتوانم سبێنێ بێت تەسویر تاوکەین. تۆ تێناگەیت؟ چی دەویست؟ فیلمەکە زۆر قورسە. هەر جارێک کاڵم تێگەیشتم ئەترسم تۆ کەسێ بیچن نەزانی بێت.
ترسم سینەما لای تۆ تەنها بێهودەیی بێت، بەڵام معقول نییە کێ بەم شێوەیە ئیش بکات. دایە؟ 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 زریان بە قوربانە بم کە یادیتەوە وەرە وەرە دڵەکەم وەرە بۆ نیەم گەڵایە بکە بۆنی وەکو مەلۆچکەی دوایە بۆنێکی خۆشە شێتە بۆنێکی ترسناکە ئەوەش گەڕێنێتەوە بۆ شاخ کاتی کۆڕەوەکە ئەو کاتەی کە لە سەرمانە خەریب بووە مردم ئەو کاتەی کە باوکە لە باوەشی گرتم سارد بوو زۆر سارد بوو باران تەنها دەنگی باران بوو پیرێژنەکەش بە درێژایی شەوەی ناڵان من مەلەرزیم تۆ گەرم بووی دەستکمە هەستم پێ کردی ئەجۆڵای بە باوکتم وت سکمە جۆڵێت هونەر وێنەیەکی هەڵخەڵەت هێنەری ژیانە هەرچیەکی ژەیکەین ڕاکردنە تاکەی کۆڵانەکانی ونبوون ڕاومەنێن ئەخۆ چی بێت نێوانی خۆشەویستی و شێتی بڵێ پیرۆزکراو بێت چێش ئەیە هریمەنی ماندوو نێوانی خۆشەویستی و شێتی نێوانی ئەهریمەن و فریشتە نێوانی شەڕ و خێر هێڵێکی وەهمی دەبەنگە نێوانی ئێمە و ئازادیمانە چەند ترسنۆکین ئەگەر هونەر و ئافرەت بە تەنها بەس بن بۆ ژیان من ترسمە کوشت چەند جەستە پێویستی بە ئاوی لەزەتە بۆ ئەوی لە دوا تاریکیا بە تاڵی کاتەوە مەرگ ئەی هێمنی فراوان ئەی کەشتی هێورەکە ئارەزووی کۆچم ناکەیت وەک من ئارەزووی بێدەنیتم ئەزانم خۆشی ناویستم کچێکی تری خۆشەویست کە لە مەحەل لەگەڵ یا بوو مرد دایکە من هیلاکەم ئەمەیە تۆ زێبیر بکەیتەوە معقول نییە تەنها کەسێکت بیر نییە کە لەگەڵ باوکمە لە فیلمەکە ئیشی کردێت دایکە من هیلاکەم زۆر هیلاکەم دایە تێمگە پێویستە فیلمی باوکم مۆنتاژ بکەم دایە
ئەمێ لە خەڵکانی و کاتە تێ بگەم. خەڵک بۆنی خوێنیان لێ هات. باشە باش، تۆ جارێکیان وتە هاوڕێیەکی هەیە ناوی گۆرانە. باشە چی لێ هات؟ چۆنی دۆزمەوە؟ گۆران؟ گۆران زریان وەرە وەرە تەماشایم گەڵایەنە بکە. زریان گەڵاکان پیرۆزن نەکەی لە بیریان کەی زریان. ئیدمان هەستێکی جوانە، واتە کەویتە ناو ئازاری ترسەوە. ئەمە شەنگاوێکی مردووە هێنێ بۆ سەربەستی. ئەی یاسایی گێلی مرۆڤ، وازم لێ بێنە هەناسە بم، بێزار بۆم لە خنکان. دڵۆپێک لە چێش بەسە بۆی کە بنوم، ئەوش بەتەنها کە ئەمەوێت ئەوەیە، ئەمەوێت بنوم.